نۆرەی منداڵەکانە گەورەکان بێن و لە خەیاڵدانیان بڕوانن. پێشانگاکە بۆ ئەو منداڵانەیە کە ڕەنگە لە ئایندەدا تابلۆکێشی بەناوبانگیان لێ دەربچێت. خەونم هەیە لە ئایندەدا ببم بە هونەرمەند. لەو باوەڕەدام ئەمەش دەستپێکێکی باش بێت. لە ئەمریکا ئەم جۆرە هەوڵانە زۆرن. لە قوتابخانەوە درکردن بە توانا و سەلیقەی مناڵەکان. ئەم منداڵانەیان ناردووەتە بەردەستی نیگارکێشان بەرهەمەکانیشیان بەوە ئەچێت ڕێگای خوان دۆزی بێتەوە. بەشداریم کرد لەبەرەوە حەزم لە وێنە کێشانە، حەزم لە هونەری ئەبستراکتە. سەرەتا هەندێک بیرۆکەم بینی حەزم لێیان بوو، پاشان چوومە ئەم خولەوە و ئەمەشم کێشاوە. ڕەنگە ئەم هەستە لە منداڵیەوە خۆش بێت، دڵخۆشبوون بەو کارەی کە خۆت دەتەوێت بیکەیت. شانازی بە خۆمەوە دەکەم کە خەڵک لەسەر تابلۆکانم قسە دەکەن کە چۆنە باش دەرکەوتووە لەبەر ئەوەی تەواوی هەوڵی خۆم لەگەڵ داوە. من وێنەی قاچکم کێشاوە، مامۆستاکەم هەڵی بژات. هۆکاری دووەمیش لەبەر ئەوەی من خۆم زۆر حەزم لە قاچکە. مامۆستاکان بۆ هاندانی زیاتری مناڵەکان هەندێک لە تابلۆکانی خۆشیان نیشاندا بوو. ساڵی ڕابردوو کوڕەکەم لە پرۆگرامەدا بوو، زۆر حەزی لێ بوو. خۆشم زۆر حەزم دەکرد هاوکاری منداڵان بکەم، فێریان بکەم کە ئارام بن و دڵیان بەوە خۆش بێت کە دەیکێشن یۆ بەو دەنگەنەرینانە نەدەن و بەردەوام بن. تابلۆکان خەیاڵی منداڵەکانن. سەرەتای هەموو هەورازێکیش دۆزینەوەی ڕێگاکەیە. ڕەنگە ڕۆژگارێک بۆ ئەم منداڵانە ئەم پێشانگایە سەرەتایەک بێت بۆ باسکردنی. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، ڤیرجینیا.